السلام عليكم قوتابیانی خۆشەویست لە ڤیدیۆ ئەم جارە دێنە سەر شیکارکردنی پرسیارێکی تر هەروەها باسکردنی فکرێکی تر. پرسیارەکەمان ئەڵێ چە بەهای نون بدۆزەوە بۆ ئەوەی سین توان دوو زائیدە نون سین زائیدە 156 ببێتە دوو جای تەواو. ئەو پرسیارەمان هەیە ئەڵێ چە ئەڵێ نونەکەم لۆ بدۆزەوە. ئێستا من نونەکەم دیار نییە، ئەڵێ ئەو نونێ بدۆزەوە لۆ ئەوەی پرسیارەکەمان بێتە دوو جای تەواو. ئەی ئەڵێ سیە بی سی1 سی2 دی سی3 واتە چییە؟ واتە بە کوردیەکەی ڕادەی ناوەڕاستەکەم لۆ بینەوە. ڕادەی ناوەڕاست کو دەدۆزیەوە ڕادەی ناوەڕاستەکە کو دەدۆزیەوە ئەڵێ چە دووە چی ئەنووسی جارانە چی ئەنووسێ. ئەوجا چ دەکەی؟ ڕەجی لۆ ڕادەی یەکەم وەردەگری، ڕەگ لۆ ڕادەی یەکەم. ڕەجی سین توانێت دەکاتە چەند؟ دەکاتە سین. لێکدانێ چ دەکەی؟ ئەو جارە ڕەجی لۆ ڕادەی سێم وەردەگری، ڕەجی 256 دەکاتە چەند؟ دەکاتە 16. دەکاتە 16. سینەکە وەکو خۆ چونکە سینەکمانی جارانیکەین دوو جاران 16 دەکاتە چەند؟ دەکاتە 32. کەواتە من بەخۆ سینەکەم هەیە، سینەکەی داوا لە من نەکردی، ئەڵێ تەنها نونەکەم لۆ بدۆزەوە. نونەکەم چەندە ئەو جارەی؟ کەواتە نونەکەم 32. کەواتە دێم سیم وەڵامی ڕاستە.